دیارە ئەسحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە جەژندا کە بە یەکتر دەگەیشتن تقبل الله منا ومنكم ئەو دوعایان دەکرد و لە بۆ مسافەحەکەشدا مسافەحە لە سنەتی پێغەمبەر هاتووە صلی الله عليه وسلم کە هەر کەسێ دووقەی لەگەر یەکتری دەکات دەستی یەکتر بەرنادەن هەتا خوای گەورە گوناحەکانیان هەموو هەڵدەوەرێنی. کەواتە ئەو شێوازەی ئێستا کە بەڕاستی کە لە کوردەواریدا دەیبینی ڕێک لەگەر ئیسلامەتی گونجاوە تەواو بە هیچ ئیشکالیەتێکی تێدانە لەسەر ڕازیان سەڵەواتیشی لەسەر لێدەن لە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەندێک کەسەر چەندە و سەڵەواتە بڵێن لەوەی وارد نەبووە بڵێن لەوێن دەردا بگۆترێتن بەڵام کەسەکان کە برن ذکر و یادی خوای گەورە دەکەن لەو کاتەدا و دووقە لەگەر یەکتری دەکەن و مسافحە لەگەر یەکتری دەکەن شتێکی زۆر چاک دەکەن بەڕاستیدا. یعنی ئەو تێکەڵاوی ئێستا لە کوردەواری دەبینین بەڕاستی یەکە لەو شتانەی کە حەقوەیە ملەتی کورد حەشانازی پێوە بکە بەڕاستی چکە لە جەژندا بەڕاستی زۆر سیفەتی جوان بە بەرچاو دەکەوی مەثەلەن بۆ نمونە دەبینی کەسێک قسەی لەگە یەکێک نییە دەچی لەگەڵی چا دەبیتەوە دەچی تۆ ماڵی سەردانی دەکات داوای لێ بردننی لێ دەکات ئەو داوای گەردەن ئازایی لێ دەکات ئەوی بەرامبەرەکەی خۆی قبول دەکات یعنی ئەو شێوازە سەردانیکردنانە مەسەلەن ماڵی گەورە ئاوەدان دەکرێتەوە مەسەلەن دەبینی ماڵی بابە ماڵی داپیرێ کەسێکە گەورەکان زۆر ڕێزیان لێ دەگیرێ سەردانیان دەکەن دەستیان ماز دەکەن خزمەتیان دەکەن یعنی بەڕاستی تەماشا دەکەی لە کوردەواریدا جەژن یعنی خۆشیەک و تامێکی تایبەتی خۆی هەیە ئەو شیرنێ تەوزیعەکرێ کە بەسەر خەڵکەکەدا ینی شتێکی ڕەمزێکە لۆ خۆشی و لۆ دەربڕینی یعنی شتێکی کەیف خۆشی ناو دڵ کە دەیەخنە سەر مەسەلەن ڕووکەشەوە بەڕاستی زۆر شتێکی جوان ئەنجام ئەمە لێرە شتێک دەڵێن بەڕاستی زۆر جاروی بیانی خەڵک مەثەلەن لە سەردانەکاندا جاری وا هەیە کەم تەرخەمیەکە دەبینی فلان کەس ئەو جنایەتەکردنەوە ئەم ناسبەکردنەوەی ئەو معادلانە دادەنێن پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ليس الواصل بالمكافئ إنما الواصل الذي إذا قطعه وصلها دەفەرمی ئەوە خزمایەتی و دۆستایەتی نییە و سەردانم بکەمیش سەردانت دەکەم ئەگەر نەیکردی ئەتوو بیکە ئەو خێری ناوی ئەتوو بتەوێ ئەو چاکەی ناوی ئەتوو بتەوێ یعنی بەڕاستی جەژن یعنی وەقتی کۆکردنەوەی ئەجر و پاداشتە وەقتی دەربڕینی خۆشیە یعنی جەنابتان ئێستا هەندێشتی زۆر جوانتان گوت بەڕاستی و ڕژانتان یعنی ئینسان بەڕاستی لە دیندا ئەوە فێر نەبی یعنی یەک تەرەفە بگریت بەس جیهادی بکە لە جیهادی غەڵەت دەکەی بەس داوای بکە لە داوای غەڵەت دەکەی بەس زیکری بکە لە زیکری غەڵەت دەکەی لۆ چکە ڕوو دەچی لە شتەکەیدا وای لێدێ مبالغەی تێدا دەکەی هەتا وای لێدێ شتێکی خراپ دەکەی دروستە جامە بەستی ئێمە چێ بەڕاستی ڕۆژی عیبادەتت با ڕۆژی عیبادەت بی ناو مزگەوت عیبادەتە ڕۆژی خۆشیت با ڕۆژی خۆشی بی ڕۆژی دنیایی بی ڕۆژی پێکەنین بی ڕۆژی یعنی تێکەڵاوبوونی خەڵکدا بی ئەخر ناکرێت و بەسە لە جەژندا بێ بەس لەسەر قەبران خۆ معقولە منطقی ینی لەگەر ئەوەکە ناگونجانی جەژن دانرایە شیوی خۆش لێ بندرێ ینی جلوبەرجی جوان لەبەر بکرێ پارە ببەخشرێتەوە یعنی خزمەت بکرێ شیرینی تەوزیع بکرێ خزمەکان هەموو لە دەوری یەکدا کۆ ببنەوە بەس ئاگایان لە محەڕەمات بێت ئێستا جاری وایە دەبینی ئامۆزا لەگەر کچ و کوڕەوە دۆقەی لەگە یەک دەکەن بە ناوی جێژن حرامە دروست نییە لە ڕوو شەرعیەوەدا دەبێ مراعاتی نوقتەی شەرعیدا بکاتن لەو سەردان و لەو زیارەت و لەو جێگایانەدا لە بینی خوشک و برا هیچ لە بینی پلک و لەبانی ئەوانە مەحرەمەکاندا هیچ ئیشکالیەتێک نییە یان ئەوانەی شیریان بە یەکەوە خواردی ئیشکالێک تێدا نیە بەڵام باقی دیکە بەڕاستی دەبی مراعات بکەن جا بەڕاستی ئێمە ئەو جێژنەی ئێستا ئەوها دەبینین ینی هەرچەندە ئێستا ئێمە حاڵەتەکان زۆر خۆش نەبوون لەو مانجە ڕەمەزانە و حدا سوشتانە هاتە پێشەوە بەڵام هەر ئینسان بەڕاستی وەچی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئامۆژگاری حەنزەڵەی کرد فەرمی یا ڕەسوڵ الله ئێمە کە لەکنە توینە وازانی لەناو بەهەشت و جەهەنەمدا دێتە بەر چاومان کە لەکنە تو دەڕۆی لەگەڵ ماڵ و منداڵ تێکراو دەبین یعنی وەزعەکە تووشی ئوموری دنیایی دەبین پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر جوانی لۆ فەرمووی ئەگە هەموو دەمێ ئەو حاڵەتەت هەبیهی جەوە ئیمانیەکە مەلایکەت لە کۆرانی دۆقەتان لەگە دەکەن بەزان چەند جوان فەرمووی ولكن یا حەنظەلە ساعة وساعة وجا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگەر بیست بە تەأکید لەسەر شتێک بکات و سێ جاری دووبارە دەکردەوە یعنی گرنگی پێدا بە ئەهمیەت بە مەوزوعەکە سێ جاری دووبارە کردەوە فەرمی ولكن یا حەنظەلە ساعة وساعة ساعة وساعة ساعة وساعة